بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان، لە کوشتە ڤیدۆیەکدا باسی فێربوونی زمانی ئینگلیزی و فێربوونی چەندین زمان دەکەین لەگەڵ برای زۆر خۆشەویستم کاک محەممەد ڕەزا فەلاح کە خەڵکی هندستانە لە داخلی بەیەکەوەی برادێکی زۆر خۆشەویستە. چەندین ساڵ زمانی ئینگلیزی و زمانی فارسی و زمانی هندی گۆتۆتەوە. سکیلێکی زۆری هەیە، یعنی شارەزایەکی زۆری هەیە لە دەرزگوتنەوە و ئێستاش خولێکی بۆ ئێمە کردوتەوە، خولی زمانی ئینگلیزی. بەڕاستی تاوەکو ئێستا خولی وام لە کوردستان نەبینیوە، زۆر سەرکەوتوو، تەنها قسەکردنە، ینی دەتوانی بە ماوەیەکی زۆر کەم فێر زمانی ئینگلیزی مان بکاتن. بۆی دەمەوێت باسی ئەو زمانانە بکاتن و باسی ئەزمموی خۆی بکات کە لە ڕابردوو چون ئەو زمانانە فێر بووە. کاک محەممەد، دەتوانی پرسیار یەکەممان ئەوەیە، دەتوانی خۆت بناسێنی؟ سلام عرض می کنم به همه دوستان عزیز. من محمد رضا فلاح هستم از بمبئی هندوستان و عرضم به حضور شما من فوق لیسانس دارم در زبان و ادبیات فارسی و زبان و ادبیات انگلیسی و عرضم به حضور شما ادبیات عربی و ماس کامیونیکیشن و از چند سال در مکالمه زبان انگلیسی فعال هستم و در سطح‌های مختلف زبان فارسی را هم تدریس می‌کردم و زبان اردو هم تدریس می‌کردم. دەڵێتن ئەمن لە زمانی فارسی و لە زمانی ئینگلیزی و هەروە لە زمانی عەربی فەوقە لیسانسم هەیە، واتە ماستێرم هەیە لەو زمانانە و چەندی ساڵیش ئەو زمانانەم گۆتۆتەوە. و دەڵێ من خەڵکی بۆمبامە. بۆمبا شارێکە لە هندستان و ناوەکەی خۆشی گوت کە محەممەد ڕەزا فەلاحەناوی. کاک محەممەد، دەتوانی پرسیاری دووەممان ئەوەیە، چەند زمان دەزانیت؟ من عرضم به حضور شما در هندوستان تدریس در زبان انگلیسی هست 12 سال در مدرسه ها. به خاطر این زبان اول من تقریبا انگلیسیه. البته انگلیسی که در هند یاد گرفتیم ما. بله. Medium of instruction is English in India. به خاطر این انگلیسی تقریبا زبان اول منه. بعد هندی هم صحبت میکنم چون در هند به دنیا اومدم و چون هندی و اردو زبان نزدیکی هست، اردو هم هندی اردو بلدم، صحبت میکنم و عرضم به حضور شما فارسی هم چون رفتم دانشگاه و مثلا یاد گرفتم زبان چهارم هم زبان فارسی هستش و عرضم به حضور شما یک کمی عربی سعی میکنم، مثلا چون زبان عربی خیلی دوست دارم عربی رو یاد بگیرم، اما زبان عربی من تو میشه گفت در مستوى ثانی، یعنی level 2 خیلی زیاد بلد نیستم، اما خب راه میندازم کارمو. و چند تا زبانهای دیگر هم کلاس هاش رفتم. کلاس چینی کلاسش رفتم در هندوستان، کلاس اسپانیایی و بعضی کلاس های زبان های هندی مثل ماراتی، بنگالی و کلن زبان و فرهنگ رو دوست دارم، به خاطر این زبان یاد بگیرم. دەڵێ من پێ زمان دەزانم، زمانی هندی، زمانی اردو، زمانی فارسی، زمانی ئینگلیزی و زمانی عەرەبیش لێڤڵی دووە، یعنی لە عەرەبیەکەش باشە. ئەو زمانە دەزانێت. دەڵێ 12 ساڵان دەرسم خوێندووە لە قوتابخانە، بۆیە دەتوانم بڵێم زمانی یەکەمی من ئینگلیزیە. و لە بابڵێن کە خەڵکی هندستانە لە کۆڵانیشا فێرە زمانی هندی بووە، چەند زمانێکی تریش ڕۆیشتووە، دەڵێ ئەوانیشم خوێندووە، بەڵام ئەو 5 زمانە دەتوانێت قسە بکاتن، زۆر بە ڕوانی قسەی بکاتن، و چەند زمانێکی تریش دەزانێت بەڵام بە تەواوی نازانی زمانەکانی تری، ینی بڵێم تەواو بتوانێت قسە پێ بکاتن. سوالی سێمم ئەوەیە، چۆن ئەم زمانانە فێر بووین؟ چگونه این زبانها را یاد گرفتم؟
عرضم به حضور شما همونطوری که گفتم زبان انگلیسی 12 سال در مدرسه هر امتحانی که میدادیم هر تو هم کلاس هایی که میرفتیم مثلا تو زبان انگلیسی بود. پس بنابراین زبان انگلیسی میشه گفت زبان اول منه. هندی هم چون در محیط هندوستان بودم و زبان هندوستان هندی بود و منطقه، شما میدونین هند زبانها زیاد داره. ما 22 زبان رسمی داریم در هر منطقه، از شمال تا جنوب تقریبا 22 زبان رسمی داریم. انگلیسی هم یکی زبان رسمی هندوستان هست. بنابراین انگلیسی و هندی و اردو، چون در منطقه ما برنامه‌های شعر و ادب و این چیزا در زبان اردو خیلی معروفه. شاعران معروفی هستند که در زبان اردو کار کردن و در هندوستان زبان اردو به خاطر شعر و شاعریش معروف است. تو اون محیط چون زبان فارسی و زبان فارسی خیلی جالبه. زبان فارسی از بچگی مادر بزرگو میشنویدم و مادر بزرگ منو میبرد تو برنامه‌های مثلا فارسی و خیلی علاقه دارم با زبان فارسی. یعنی با زبان فارسی یک کانکشن مثلا خیلی صمیمی دارم و به خاطر این رفتم تو ایران 2 بار، در دانشگاه شیراز، در دانشگاه علامه طباطبایی، در دانشگاه فردوسی، چند تا دانشگاه اونجا مثلا برنامه زبان فارسی دیدم و عرضم به حضور شما کم کم استاد زبان فارسی شدم در هندوستان. دەڵێتن من لە قوتابخانە فێرە زمانی ئینگلیزی بوویمە و زمانی ئوردو کە لەگەڵ زمانی هندی ئەم دوو زمانی ڕسمی هندستانن. دەڵێ 22 زمانی ڕسمی هەیە لە هندستان و پێشتر بۆی منی باس کردەوەتی 700 زمان هەیە لە هندستان، بەڵام 22 زمان ڕسمیە. دەربارەی زمانی فارسی دەڵێ داپیرم زمانی فارسی زانیوە، لە داپیرم فێرە زمانی فارسی بوویمە. زۆر بەرنامە شت هەبووە داپیرم منی بردووە بۆ ئەوێ، بۆیە داپیرم کە زانیوێتی من لەویش فێرە زمانی فارسی بوویمە و لە کۆڵان و لە دەرەوە فێرە زمانی ئوردو بوومەوە لەگە زمانی هندی و ئینگلیزیەکەش لە قوتابخانە فێر بوویمە. پرسیاری چوارەم، تۆ لە دەرزوتنەوە زۆر سەرکەوتووی، دەتوانی باسی ستایلی دەرزوتنەوەی خۆتم بۆ بکەی؟ سوالی چوارم. یعنی چه جوری تدریس میکنم؟ بله. عرضم به حضور شما تدریس زبان یک کار تخصصیه به نظر من. بله. چون زبان بلد بودن یه چیزیه و زبان تدریس کردن یه چیز دیگری است. یعنی کلاً یک تدریس زبان یک رشته تخصصیه. بله. بله. دەڵێ زمان زانین فەرقی هەیە لەگەڵ گوتنەوەی زمان. دەڵێ فێربوونی زمان ئەوە نییە کە تۆ بزانی زمان قسە بکەی و بتوانی مامۆستایەکی سەرکەوتوو بی، بەڵکو گوتنەوەی دەرس ئەوە تەکنیکێکە، ینی شێوازێکی تایبەتی خۆیەتی کە پێویستە ئەیش بزانی. ینی دەبی هۆردوو بزانی، هەم زمانەکە بزانیت، هەم شێوازی گوتنەوەی دەرسەکەش بزانیت. باسی ئێستا تۆ چۆن پرسیاری پێنجەممان ئەوەیە چۆن فێرە زمانی ئینگلیزی ببین؟ ئێمە ما حالا چجوری زبانی ئینگلیزی یاد بگیریم؟ عرضم به حضور شما هر زبانی که یاد میگیریم داده های علمی اینپوتس، مثلا اول باید اینپوتس بگیریم. خب این اینپوتس یعنی چی؟ منظور چیه؟ اینپوت یعنی داده ها. یعنی مثلا شما اگر میخوای منو کردی یاد بدین، مثلا شما به من یه واژه میآموزین و من میفهمم اون چیه. مثلا شما گفتین این چیزی که اینجا
بله میگوشیم میگم پیشتوان. بله درسته؟ بله پیشتوان. بعد پیشتوان رو من تو ذهنم و با چشمم میبینم، میفهمم این پیشتوان است. بله. و تو ذهنم اینو سیو میکنم. مهم. اگر من نبینم پیشتوان چی است، بله خب نمیفهمم چیه. پس چشم خیلی مهم هست. چشم. از چشم میشه دو کار کرد. اولا با چشم آدم میتونه ببینه، دومم میتونه آدم بخونه. تو قرآن گفتن اقرا، یعنی بخون. اولین کار این است که شما بخون. پس خواندن و دیدن، مشاهده کردن خیلی مهمه. این اول. بعدنم گوش. بله. هر چقدر ما گوش میکنیم اینم یک طریق هست برای اینپوت. بله. یعنی شما گفتین پیشتوان. بله پیشتوان. خب یا شما گفتین مثلا چونی باشی. چونی باشی. حالا من کردی بلد نیستم، اما بله. شما میگین چونی باشی، من میفهمم خب این معنی یعنی خوبی مثلا. خب بله. بعد اینو که شنیدم آدم تو حفظ میکنه. پس دو تا چیز خیلی مهمه. بله. در تدریس هر زبان، چه انگلیسی، چینی، عربی، هر زبانی باشه، فارسی، کردی، باید اول ببینیم و بخونیم و گوش کنیم. از این دو طریق ما داده های علمی میگیریم تو. یه بار که تو اومد مثلا بعد میتونیم ما صحبت کنیم، بنویسیم. این مرحله بعد هست. این یک طریقه خیلی مهمه. دوم هم تدریس باید خیلی لذت دار باشه، فن باشه. بله. یعنی آدم باید با بازی های آموزشی یاد بگیره. یه جوری یاد بگیره که نمیفهمه که داره یاد میگیره. با آهنگ، با مثلا با قصه، با آهنگ و این چیزها و تکنیک های ما بهش میگیم بازی های آموزشی، educational مثلا language games. به نظر من این خوب هست. و آخرین مرحله این است که شما مثلا اگر دوست دارم کردی یاد بگیرم، من باید بیام اربیل، اونجا باشم، کردی گوش کنم، آهنگ‌های کردی گوش کنم، با کردی ها مثلا برم ببینم، برقصم، ببینم تا زبان کردی تو گوش من و ذهن من بیفته. هر زبانی دوست دارین، چینی، عربی، بهترین کار اینه که شما برین تو اون منطقه، اونجا بمونین و صحبت کردن یاد بگیرین. یکی از استادهای ما میگفت اگر صحبت کردن میخوای یاد بگیری باید صحبت کنی، راهش دیگه نیست. باید گوش کنی، ببینی، بخونی و صحبت کنی. کاک محەممەد زۆر شتی باس کرد. لە کۆتاییەکەوە دەست پێ دەکەم. گوتی لە کۆتاییەکەی گوتی من مامۆستایەکم هەبوو، گوتی ئەگەر دەتەوێت فێرە زمانی فارسی بی، ببەخشی یعنی فێرە هەر زمانێک بی دەبێت قسە بکەیت. یعنی فێربوونی هەر زمانێک ئەوەیە کە تۆ قسە بکەیت، قسە نەکەی ناتوانانی فێر بی. بۆ زمان فێربوونی هەر زمانێک گوتی ئێستا ڕۆژێک پێم باس پشتێنی بینی بوو. گوتی ئەوە چییە؟ گوتم ئەوە پشتێنە. گوتی ئەو وشەی پشتێنە چووە لە گوێمەوە چووە ژۆرەوە، بە چاویش دیتم کە بە چاویش بینیم، بە گوێش ئەوم گوێم لە وشەکە بوو، تەواو ئێستا خەزم بۆ لە گوێم. یان چۆنی باشی ئێستا لە لای من دەزانم چۆنی باشی کەی بەکاردێنی. دووشت گوتی زۆر مهمە. یەکەمیان کە سێشت بوو گوێگرتن، دیتن، کە دیتن زۆر مهمە، و سێم قسەکردن بوو. ئەو سێ شتەی کردە یەکشت. یەکەم جار گوێ بگری، دووەم جار بیبینی، شتەکە دیت و جێش لێ بوو دەتوانی بیڵێەوە. وە گوتی وەکو قورئان کە دەڵێ ئیقرا، بخوێنە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم بیرچەوە، گوتی بتەوێ فێرە هەر زمانێک بێ دەبێ بچی سەردانی ئەو شوێنە بکەی زۆر باشە. بۆ ئەوەی با بڵێن ئێستا گوتی ئەگەم فێرە خاڵی دووەم ئەوە بگوتی ئەگە بێ فێرە زمانی کوردی بم دەبێ بێم بۆ کوردستان ببینم، گوێم لێ بێ تاوەکو ئەو زمانە فێر بم. و خاڵی کە زۆر مهم بوو بۆی باسکردین ئەوە بوو کە لە کۆتایی گوتی من مامۆستایەکەم من بوو، وتی ئەو مامۆستایە بە منی گوت
ئەگە دەتەوێت فێرە هەر زمانێک بیت دەبێ قسە بکەیت بۆ فێربوونی هەر زمانێک ڕێگای قسەکردن باشترین شتە وەوتی ستایلێک هەیە کە من دەیڵێمەوە ئەویش یاد چۆن زمانی فارسی یاد ینی چۆن زمانێکی فێربین وتی دەبێ وەکو یاری منداڵان بێتن نابێ شتەکە بە سەختی وەرگن بە گۆرانی و بە هەڵپەرچێ و من لە دەرسەکانی مە هەروایە دەرزوتنەوەکەی شێوازێکی تایبەتی هەیە ینی بە شتی مناڵانە شت دەکان دەڵێتن و زۆر بە لەزەتێکی خۆشی پێدەداتن و زۆر بە ئاسانی دەتوانین لە دەرسەکانی فێربین. زۆر سپاس دەستێشما دەرنەکونی خیلی ممنون انشالله دوست دارم یک روز کردستان بیام انشالله و کردی یاد بگیرم انشالله یاد میگیری خیلی ممنون آقا ایشون خیلی فعال هستند و خیلی ماشاءالله در زبانها و استعداد یادگیری زبانها خیلی خوب دارن و خیلی خیلی من خوشحالم که آقای هردی رو دیدم. سلامت خیلی ممنون. خدا سلامت باشید. سلامتی زور سپاس.